هاتمە ناو تونێلی سیارە کە BM بوو لە دووم بوو زۆر تەنگاوی کردم فولی لێدان منیش مشاوەش بووم و بڕک لە خەسەری ئیلامدا لە دەستی وەرگرتم. تونێل بۆ خزمەتی خەڵک دروست کرایە بۆ خزمەتی ئەو ملەتەی دروست کرایە. ئەمن لە ناو تۆنێلی دەڕۆم شوشەی فرەدەم و دەبەی فرەدەم و جگەرەی فرەدەم و ماوش ماڵی منە چ فەرقی هەیە لەگەڵ ماڵی من. بیست بۆ 25 دقه ماوەی هاتوچۆ لە نێوان هەولێر بۆ شەقڵاوەکەم بۆ توات هەستمان پێ کردووە شۆفێران زۆر بە خێرایی بە ناویە گوزەرەکەن کە ئەمە کارێکی خراپە. بەداخەوە بەشێک لە شوفێران ناو تونێل دابەزی لە بۆ وێنەگرتن بێتن سنابکردن بێتن لە بۆ خۆشی بێت. ترافیک ئەم جارە باس لە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ لە ناو تونێلی پیرمام دەکات. ئەو مەترسی و ڕووداوە دڵتەزێنانانی شان دەدەین کە بەشێکی وەک فیلمە جیهانیەکان ڕوودەدات. بۆ یەکەم جارە لە کوردستان 24 لە بەرنامەی ترافیک چەند دیمەنێکی سەرپێچی و ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن و ڕەفتاری مەترسیداری بەشێک لە سەرنشین و شۆفێران بڵاو دەبێتەوە. ترافیک لە وەڵقەیە دەیەوێت تونێل وەک دیاردەیەکی شارستانی نوێ لە بواری هاتوچۆ باس بکات. دەمانەوێت تایبەتمەندی و تونێلە لە ڕووی سەلامەتی شۆفێران و چۆنێتی بەکارهێنان و هاتوچۆکردن تێیدا نیشان بدەین. چیرۆکێکێک لەو ڕووداوانش کە ڕووی داوە ترافیک دەگێڕێتەوە. لەو ڕووداوەش خێزانێک ڕوبەڕووی مەرگ دەبنەوە. بۆ هۆیۆ تونێل بە درێژای 2 کیلۆمەتر ڕێڕەوی سەرەکی دادەخرێت. ئەو ڕووداوە بۆ جاری دووەمە ترافیک نیشانی دەدات بە هۆی گەورەی و سەختی ڕووداوەکە کە لە ئەنجامی هەڵەیەک و کەم تەرخەمی شۆفێر ڕوو دەدات و خێزانێک لە مەرگ نزیک دەکاتەوە. خێزانێک کە پێکاتون لە دایک و باوک و 5 منداڵ دەکەونە ژێر ئۆتۆمبیلەکە. شۆفێری ئۆتۆمبیلی کە تووشی ئەو ڕووداوە دەبێت بە تایبەت بۆ کوردستان سوچار و ترافیک قسە دەکات. جمعە و پێنج شەم بوو بەسەر داگەڕای نۆڕۆژی شەمە بوو سەر لە بەیانەکەی هەم مەکتەب بوو و هەم ئیش و کاری خۆشمان هەبوو. لە ڕێگادا گەیشتینە ناو تونێلی پیرمام و لەوێن دەرێژ خوای گەورە قەدەری ئاوا بوو تووشی ئەو حادیسەی بووین و سیارەکەم تەواو نەبوو بەڕاستی ڕۆت و ڤۆڵتی لەسەر دەرچوو بوون و ئەفلنجەشی خوار بوون. لەو کاتیش ئەمن هاتمە ناو تونێلی سیارە کە BM بوو لە دووم بوو زۆر تەنگاوی کردم فولی لێدان منیش مشاوەش بووم و بڕک لە خەسەری ئیلامدا لە دەستی وەرگرتم سیارەکە وەریگرت کۆنتڕۆلی لە دەستم نەماوە ئیتر لە ڕەسیفمدا و ئیتر لەو ئیشارەتمدا و کۆتمەوە سەر سەقفی. ئێرە تونێلی مەسیف فیرمامە. ئەو تونێلە دەکەوێتە شاری هەولێر درێژیەکەی 2470 مەترە. ماوەی نێوان هەولێر شەقڵاوی زیاتر لە 25 خولەک کەم کردوتەوە. ڕێژەی خێرای دیاریکراو لە ناو تونێل 7 کیلۆمەترە لە کاتژمێرەکدا. لە ڕێگەی 96 کامێراوە چاودێری ئەو تونێلە دەکرێت کە ڕۆژانە لە کاتی یاسایی 24,000 ئۆتۆمبیل هاتوچۆی تێدا دەکەن. بە شێوەیەکی ستانداردی جیهانی لە دانانی ڕووناکی و سیستمی هاتوچۆ و ئاگرکوژێنەوە و هەوا گۆرکەی پێشکەوتوو دروستکراوە. بۆ هاتوچۆی هەموو جۆرە ئۆتۆمبیلێک بنیاد نراوە و دەتوانن هاتوچۆ بکەن. ئەو تونێل لەلایەن پۆلیسی هاتوچۆی هەولێر و ئاسایش و کارگێڕی تونێل سەر بە بەڕێوەبەتی ئاودانکردنەوەی هەولێر کۆنتڕۆڵ کراوە. هەموو ئەو ڕوودا و سەرپێچی و ڕەفتارە نەشیا و مەترسیدارانەی تێدا کە ئەنجام دەدرێت تۆمار دەکرێت. بەڵام بەشێک لە شۆفێران و سەرنشینەکان پێچەوانەی هەموو ئەو سیستم و یاساکانی هاتوچۆ تێیدا ڕەفتار دەکەن.
سەبارەت بە هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ دەچینە بەڕێوەبەراتی تونێلی پیرمە. لێران دازیار و سەرپەرشتیاریەوە تونێلە دەبینین و باس لە هۆکار و مەترسیەکان دەکەن کە کاریگەری خراپ لەسەر هاتوچۆی شۆفێران و سەلامەتیەوە تونێلە دەکات. ئەمە تونێل کۆنتڕۆڵ ڕوومە، ینی ژووری تایبەتی تونێلی کۆنتڕۆلی تونێلی. هەر ڕووداوێک کە ڕوو دەدات ئێمە لێرە دەیبینین و ستافی تیمی کادری تایبەت هەیە و لەگەڵ ئەندازیارانی ئایتی هەیە سەرپەرشتی ئیشەکەی دەکەن و بەڕێک و پێچی هەر ڕووداوێک ڕوو بدات لێرە دیار دەبێت و ڕیکۆرد دەکرێت. دەمانێت بزانین چی لە ناو تونێلەی پیرمام ڕوودەدات و چەند ئەوانەی بەشێکن لەو ڕووداوانە کە ڕوودەدات. تونێل کاری خۆی کردیا و هەروەها ڕێژەی ڕووداوی هاتوچۆش کەمتر بوویتەوە. ئەگەر ئەنگۆ ئاماری وەرگرن لە هاتوچۆی دیارە کە ڕێژەی هاتوچۆ کەمتر بوویتەوە. زۆر سوودی زۆرە لە ئۆتۆمبیلەکان لە هەموو کەس سوودی هەوە، بەڵام ئەدەبێ ئەمە بتوانین بیپارێزین. پاراستنیش بەتەنیا بە لایەنێک ناکرێت، بە هەمومان ناکرێت. هەڵەکانی بەشێک لە شۆفێرانیش دەست نیشان دەکەین کە دەبێتە هۆکاری ڕووداوی هاتوچۆ کە قوربانی لێ دەکەوێتەوە. ئەو ڕووداوە ماوەی چەند کاتژمێرێک شەقامی ناو تونێلەکە پەک دەخات. پۆلیسی هاتوچۆ و ستافی وەڕێوەبردنی تونێل و ئاسایش بەهانای خێزانە دێن. هاوار و ناڵی منداڵەکان لە ناو تونێل دەبیسترا. هەڵەیەک یان سەرکێشێک کارەساتێک دەخڵقێنێت. تونێلی پیرمام ئەو تونێلە لە 2010 دەستی پێکرد، لە 2020 بەهۆی قەیرانی کۆڕۆنا و قەیرانی ئابووری و ئابلوقە و ئەوانە هەموو کەتنە سەرێکدی شەڕی داعش هەتا 2020 تەواو بوو، لە نەورۆزی 2020 کردمانەوە. تونێلی پیرمام درێژیەکەی لە 2 تیوب پێک دێت، واتە چوون و هاتن. درێژی ئەو تونێلە 2 کیلۆمەتر و 470 مەترە. تایبەتمەندی ئەو تونێلە زۆرە. سەر ئەو قەڵەباڵغەی لەسەر شارۆچکەی پیرمام و ئەوانە هەیە کەمی کردەوە. ڕێگای نێوان شەقلاوە هەولێری زۆر کورت کردەوە، بکەویتە سەر ڕێگای هاملتۆن. زۆر ئاسان کاری کرد، بەڵام بەداخەوە بار هەڵگر زۆر کاریگەری خراپی لەسەر تونێل هەیە. وای کردووە کە جێتفانەکان ئەوانەی سیستەمی هەوا گۆڕشێ وەکو پێویست هەندێک کەم و کوڕی هەیە، بەڵام ئەوە دەبیتە ئەگەری هۆی کە زیاتر کەم و کوڕی هەبیتن. داواکارم لەلایەنی پەیوەندیدار کەوا بار هەڵگرەکان ئەگەر بکرێت نەهێڵدرێت بە ناو تونێلی پیرمامدا بڕوات، چونکە کاریگەری خراپی لەسەرەیە،
ژینگەی پیس دەکات ڕێژەی CO زۆر زیاد دەبی لە ناو تونێلی لەبەرەوەی باشترە کە ڕێگایەکی لاوەچی بدۆزرێتەوە بۆ بار هەڵگرەکان. ئاو دووکەلە نەک تەنیا زیان بە ئامێرەکان دەگەن زیان بە مرۆڤ دەگەینی ئەگەر تەماشای ناو تونێل بکەی هەمووی ڕەش بووە ئێستا دیوارەکانی لاینینگی کە ئەوەندە کەون نییە هەمووی ڕەش بووە زۆر خراپە کاریگەری لاوەچی هەیە لەسەر مرۆڤ زۆر پێویستە بێگومان پێش هەموو شتێک من تێناگەم هاتوچۆ پۆلیس بە چە 2 کیلۆمەتر داڕۆی لەوانەیە بەس 2 کیلۆمەتر بەس دووکەلی فڕەدەدا ئەو دووکەلە لە چی هات چۆن دەرچوێ لە پشکنین پرسیار ئەوەیانی چۆن دەرەچی لە پشکنین ئەگە 2 کیلۆمەتر بەس دووکەل فڕەدا دێتە ناو تونێلی تونێل باری گرانترە بیتن جێتوانەکان باریان گرانەبی قەڵەباڵغی زیاتر دروستە بی هەناست ئەوانەی ڕەبۆ و هەناسە تەنجی و حەساسیەت و ئەوانیان هەیە کاریگەری زۆر خراپیان هەیە. هەواگۆڕچیەکان ئەگەر ئەمە لێرە هەمووی دەبینین لە ناو ئەو سکرین وۆڵی هەموو دیارە ڕێژەکەی دیارە ئەگەر بێت و زۆر زیاد ببیتن چەندی زیاد ببیتن خراپترە و زیاتر کاریگەری لەسەر مرۆڤ هەیە. تونێل بۆ خزمەتی خەڵک دروستکرایە بۆ خزمەتی ئەو ملەتەی دروستکرایە خەڵکەکە بە خۆی پێویستە هەست بە بەرپرسیارەتی خۆی بکە. ئامن لە ناو تۆنێلی دەڕۆم جامی بینمە خوارێ و شوشەی فڕەدەم و دەبەی فڕەدەم و جگەرەی فڕەدەم و فڕیدە تەواوە لۆ لە ماوش ماڵی منە چ فەرقی هەیە لەگەڵ ماڵی من لۆ ماڵی خۆم دەتوانم جگەرەی فڕەدەم دەتوانم لۆ لەوێ فڕەدەدەم یانی یان جگەرەی دەچێشی لەوێ یان دەهەیە لەوێ سێلفی دەگریتن لە ناو تونێلی ئەو جێی سێلفی نییە جێی هاتوچۆیە ئەوە ڕاوەستایە دیارە ئارشەکی هەیە گرفتەکی هەیە ئەمە ستافی خۆمان لەگەڵ پۆلیسی ئاگادار دەکەینەوە ئێستا یارمەتی دەدەین بۆی بێتە دەرەوە هیچ ڕوودا و لەوێ ڕوونەدات. دەبینی لە هەندێک شوێن کامیرە دانرایە لە پێش شەو لە دوئاوە لە ناوەندی کە کامیرە نیە ئەو یەکسەر پێی لێدەنی خێرایی زیادەکە لەبەرەوەی هاتوچۆ ئەگەر کامیرێکش لە ناوەندی دابنین باشترە چونکە خەڵکی ما بەداخەوە تێگەیشتێ تەنیا بە سزا. بەشێکی تر باهۆی خێرایی زۆر و بەکارهێنانی مۆبایل بە تایبەت سناپکردن و سەرکێشی هەندێک لە شۆفێران زۆر جار ڕوودا و دروست دەبێت بەشێک لەو ڕووداوانەش مەرگی لێ دەکەوێتەوە. ئێستاوە تونێلی پیرمامە درێژی تونێلی 2 کیلۆمەتر و 470 مەترە لە دوو تیوبێک دێتن لە هەر لایەکی هەموو تشتێکی پێویستی تێدایە بە ستانداردێکی جیهانی ئەوروپی دروست کرایە. ئێمە ستافێکی ڕێکوپێکمان هەیە لێرە پەڕێوبەرایەتی ڕێگەوبان سەر بە وەزارەتی ئاوادانکردنەوەینە ستافێکی لێرە دانایە نزیکەی 30 فەرمانبەرین لەو ژوورەی 24 سەعات 8 کەس لێرەنا 3 کەس لێرەیە 3 ئەندازیارمان هەیە ئایتیمان هەیە لێرە سەرپەرشتی ئیشەکان دەکەن بە ڕێکوپێکی 24 سەعات بە بێگرفت هەر کاتێک ڕووداوێک لە ناو تونێل ڕوویدا لە ماوەی 2 دقە تا 3 دقە
تیمی ئاگرکوژەنەوە دەگاتە ڕێنەمایش دەدەینێ پێشی ئەوەی بچینە ناو تونێلی کە ئەو کەسەی تووشی ڕوودا دەبێت و چۆن خۆی ڕزگارکردن لە ئاگرکوژێنەوەی لە هەر شتێک بیت ئاسایش لێرەیە پۆلیس لێرەیە ئەوانش لەگەڵەوانەش هەماهەنگی باشمان هەیە. دەربارەی گرنگی و تایبەتمەندی ئەو پرۆژە استراتیژیە بریکاری وەزارەتی ئاودانکردنەوە دەبینی سودیە و تونێلە ڕووی هاتوچۆ باز دەکات. ئەم تونێلە و بەستەرەوەکانی ڕێگا بەستەرەوەکانی یەکێک بوو لە پرۆژە هەرە گرنگ و استراتیژیەکانی وەزارەتی ئاودانکردنەوە لە ساڵی 2010 دەست بەکارکردن کرابوو تیا بەڵام بەهۆی قەیرانی دارایی ئەو بارودۆخی کە بەسەر عێراق و هەرێمی کوردستانەها زۆر دواکەوت تەواوکردنی 189 ملیار و 805 میلیۆن دیناری بۆ تەرخان کراوە گوژمەی ئیجمالی و درێژەکەی 8 کیلومتر و 882 مترە کە لەم درێژیە 2450 متری تونێلە ئەوەی ترکە ئەمێنێتەوە ڕێگە بەستەرەوەکانی ئەمدی و ئەو دیوێتی بە مواسەفاتێکی بەرزی دنیا ئێستا جێبەجێکراوە لە ڕووی مەدەنی و مواسەفاتی ناتمی نەمساوی بەکارنێراون کە مواسەفەیەکی باشە وڵاتانی ئەوروپی وڵاتانی دەوروبەریش تەبەنایەکەن بۆ دروستکردنی تونێلەکان لە ڕووی ئەلکترۆمیکانیکەوە مواسەفاتی جۆراوجۆری تیا بەکارهاتوو بەڵام هەمووی لە ئاستێکی بەرزایە و زۆر گونجاوە لە ڕووی ئاگرکوژێنەوە لە ڕووی ئینارە لە ڕووی ڤنتیلێشن و تەهویە لە ڕووی پارکین لە ڕووی حتا مەسائلی جیۆمێتریک دیزاینیش ڕەچاو کراوە کە بەرینێکی گونجاوی هەیە بۆ هاتوچۆ دوو لێن ئەڕوا دوو لێن ئەگەڕێتەوە خۆشبەختانە نزیکی 130 بۆ 135 ڕێژەی ڕووداوی هاتوچۆ کەم بۆتەوە بە بەراورد لە ساڵی 2019 کە تونێلەکە دروست نەکرا بوو تەواو نەبوو و ساڵی 2021 وەکو ڕفرەنسیە وەرگرتووە کە ئەو ئامارانەی لە بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر بە سوپاسەوە پێیان داوین 130 بۆ 35 ڕێژەی ڕووداوی هاتوچۆ کەم بۆتەوە هەرچەنە بێگومان مەسەلەی ڕووداوی هاتوچۆ دنیایکی فراوانە تەنها پەیوەنددار نییە بە ڕێگاو یا تونێلە بەڵام ئەوەی کە هەستمان پێکرد بێ ئەم تونێلە ڕۆڵی بینیوە لە کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ لە ڕووی ماوەوە 20 بۆ 25 دقه ماوەی هاتوچۆ لە نێوان هەولێر بۆ شەقڵاوە کەم بۆتواتە ئەو سوارڕۆی ئەو بەکارهێنەری کە لە هەولێر و ئەچوو بۆ شەقڵاو یا بە پێچەوانەوە 20 بۆ 25 دقه کاتی بۆ گەڕاوەتەوە. سەبارەت داواکاریمان لە شۆفێران بەڕاستی تونێل تازەیە لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەم دوو یوتیوبانە کە متەکاملە و مواسەفاتێکی بەرزیتایە ئەوەی کە هەستمان پێ کردووە شۆفێران زۆر بە خێرایی بە ناویە گوزارەکەن کە ئەمە کارێکی خراپە هەم ژیانی خۆیان ئەخاتە مەترسیە و هەم ژیانی ئەو خەڵکی تر ئەو سوارڕۆ ئۆتۆمبیلانەی تر کە تونێلەکە بەکارین بۆیە داوامان ئەوەیە کە بۆ سورعەتە زۆرە لێ نەخڕن و پیاتێ نەپەڕن هەروەها زۆر جار بەر هەڵگرەکانیش کە ئەو جۆرانن کە جۆرە غازی خراپیان لێ بێتەوە مەفروزە ئەوان ئەمە زیان بۆ خۆیان و ژیانی خەڵکی تریش لە ناو تونێلەکان نادروستەکە نەک لەم تونێلە لە هەموو تونێلەکانی هەرێمی کوردستان مەفروزە ئامێرەکانیان چاکن بە شێوەیەک بێ کە کاربۆن مۆنۆکساید بۆ ئاستە زۆرە نەبێت کە مەترسی دروستکە لەسەر ژیانی خەڵک. لە ڕاستیدا ئەم پرۆژە دووسایدانە کە مەڵتیلین هایوێ سنفەکەی لە هەرمی کوردستانە تەواو ئەکرێتە خزمەتی هاوڵاتیان و زۆر جار بڕگەی تونێلی تایە ڕێگاکە یا بڕگەی پردی تیا ئەمە چاودێری زیاتری ئەوێ وەکو بەشێکی هەموو ڕێگاکان چاودێری ئەوێ سیانە ئەوێ ئاگالێبوونی ئەوێ بەردەوام ئەوێ چاکرێت و خەلەلێکی تیا بێ عیلاج کرێ بەڵام هیچی وەکو تونێل نییە تونێل بەڕاستی ئێستا بەسپاسەوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بودجێکی ماگانەی بۆ تەرخان کردین بۆ بەڕێوەبردننی ئەم تونێلە تونێلی زاخۆ هەروە تونێلی ئەزمەڕیش. سەبارەت بە گرنگی و تونێلە لە ڕووی هاتوچۆ هۆکاری ڕووداوەکان دەچینە بەڕێبەراتی هاتوچۆی هەولێر دەپرسینایە تونێلی پیرمان بۆتە هۆکاری کەمکردنەوەی ڕوودا و بۆچی هێشتا ڕووداوی هاتوچۆ تێیدا ڕوودەدات. بێگومان تونێلی پیرمان دەتوانانی بڵین یەکێک لە پرۆژە استراتیژیەکانی ڕێگابانە لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێری پایتەخت چونکە ئەو تونێلە
وای کرد کە لە بۆ نمونە قەزای شەقلاوە ببێت لە بەشێک یاخود ببێت بە گەڕەچێک لە هەولێر چونکە دووری نێوان هەولێر و شەقلاوە پێشتر کە لە 30 کیلومتر بوو ئێستا کردوێتی بە 20 کیلومتر واتە نیوەی ڕێگایەکەی کورت کردوتەوە بێجگە لەوەش لە بۆ مەسائلی سەلامەتی چونکە پێشتر دەبوو بەسەر پێچەکانی پیرمام سەر کۆت بە ئۆتۆمبیل و لە دوای ئەوەش دابەزی بە کامیشە لە پێچەکان کێشەی ڕووداوەکانی هاتوچۆ پەیدا دەبێتن کێشەی کۆنتترۆلە دەستدان پەیدا دەبێتن لە کەشی زستانە کێشەمان لە بۆ دروست دەبێت بەهۆی ئەوەی کە لە وەرزە بەفروباران و بەستەڵەکەیە بەڵام لەگەڵ دروستکردنی ئەو تونێڵە سەرجەم ئەو کێشانە بە کۆتایی هاتن بەڵام تونێل لەگەل ئەوەی کە زۆر باشە و پرۆژێکی استراتیژیە لە بەرامبەرەوەشدا کۆمەڵێک مەترسی هەیە ئەگە بێت و بە شێوەیەکی سەلامەتانە بەکار نەهێنرێتن لە بۆ نمونە لە ناو تونێڵەکان بەپێی یاسای عراقی و زۆربەی یاسای جیهانیەکانیش پێش بڕچێکردن و بە پێشکەوتنەوە و تێپەڕاندن لە یەکتر و بەکارهێنانی هۆڕن قەدەغەیە دابەنزی لە ناو تونێل قەدەغەیە بەڵام بەداخەوە خەڵکانی ئێمە زۆریان وا فێربووینە بەداخەوە بەشێک لە شوفێران کە دەستنە ئەو ڕێگای ڕاست ئەوە ڕێگایەکی گەشتیارێکە لە بۆ شەقلاوە دەچی بەڵام ناکرێتن تۆ لە بۆ ئەو خۆشیەی کە دەچیە شەقلاوە لە بەرامبەرشدا ژیانی خۆت بخەیە مەترسیەوە لە ناو تونێل دابەزی لە بۆ وێنەگرتن بێتن سنابکردن بێتن لە بۆ خۆشی بێ یاخود کاتێک کە دەبین لە ناو دەواازێت تونە تۆزە قەرەباڵغی هەیە هۆڕ لێدان بەکاردن کەەوە هەمویان سەرجەمیان هەم قەدەغەن و هەم مەترسیدارن. سەرڕایەوەی چەندین ڕوودا و ڕفتاری سیر و سەمەرە و سەرپێچی تێدا تۆمار کراوە بەڵام بەپی ئاماری هاتوچۆی هەولێر دوای کردنەوەی تونێل ڕووداوی هاتوچۆ کەم بۆتەوە با تایبەت ڕووداوی گیان لە دەستدان لە ناو تونێل تۆمار نەکراوە ئەمە شێشێک لە پرۆژە گرنگەکانی حکوومەتی هەرێمە لە بواری ئاودانکردنەوەی ڕێگاوبان و ئاسانکاری بۆ شۆفێران و هاوڵاتیان. سەرەتا داخلبوونی تونێڵ ئێمە خێراییمان دیاری کردووە ئەو خێراییکە دیاری کراوە 70 کیلومترە لە کاتژمێرێک ڕاستە لەودی و تونێڵ خێرایی دیاریکراو لە بۆ ئۆتۆمبیلی ساڵۆن 100 کیلومتر لە کاتژمێرەکە و لە بۆ ئۆتۆمبیلی بارهەڵگریش 80 کیلومترە بەڵام کە دەگەیتە مەدخەلی تونێلەکە ئیتر خێرایی دیاری کراوە بە 70 کیلومتر لە کاتژمێرێک واتە سەرەتا دەبێت پابند بوون بە خێراییەکە هەبێتن. دووەم شت ئەنجام نەدانی کردداری تێپەڕاندنە مانۆری تێپەڕاندن چونکە بەپێی یاسای عراقی قەدەغەیە تێپەڕاندن ئەنجام بدرێتن لە ناو تونێڵەکان و لەسەر پردەکان. بەشێک لە ئەندازێرانی بیانی کێشە و گرفتەکانی ئەو تونێلە لە ڕووی هاتوچۆی شۆفێران دەخەنە ڕوو. Tüneli biz başladığımız zaman لە دەستپێکی دروستکردنی ئەم تونێلە بە پێی ستانداردی جیهانی کارمان تێدا کردووە بە سیستەمێکی پێشکەوت و ئەم تونێلە دروست کراوە هەرچی سیستەمی پێشکەوتی دنیا هەیە لەم تونێلەدا بوونی هەیە. Dünyada tünel içinde kullanılan bütün ekipmanlar şu an burada mevcut. ئامرازەکانی گواستنەوە وەک ئۆتۆمبیلەکان بۆ خزمەتی مرۆڤایەتی بەرهەمهێنراوە هاوکات بە هۆی هەڵی بەکارهێنان و سەرپێچی لە یاساکانی هاتوچۆ و هەندێک جاریش لە خۆبایی بوون لە هێزی ئۆتۆمبیلەکە و باشی ڕێگاکە کە هاتوچۆ دەکەن لەوە گەرانە ڕووداوی دڵتەزێن دروست دەبێت. بۆیە بەکارهێنانی ئامرازەکانی گواستنەوە لە هەر شوێنێک و لە هەر کاتێک پێویستە شۆفێران پابندی یاساکانی هاتوچۆ بن تا پارێزراوە.